هاتین بۆ دەرگای بەخشین بێن بە هانامانەوە ئەم پیاوەم حاڵی ئاوایە هەموو ڕۆژێ بینم عیلاج تەبیعی ئەنجا ئەم هەموو عیلاجە گرانی بۆ کڕین لە تاو ئازار شەو ڕۆژناڵ کەسمان بخەوین ئەنجا هەتا کۆڵسکەوتێکی پێکەین مامۆستا گشتمان پشتمان شکاوە بەدەستیەوە بۆ خوایە خۆم گەیان خۆم ئەو تا عیلاجی ئەمەلاتیان بنووسی و نەخۆشی دڵ و زەختم هەیە ئیتر ئەم ماڵە هەمومان بەدەست پیاوە زۆر هیلاکین ئەنجارە ماڵی بەخشین ئاوا بێت و خێری ئەم خێر و کەسە بنووسەکە یارمەتێکی ئەم پیاوەی ئێمە ئەداوە ئیشەڵڵا دوعای خێری بۆکەن چۆن ئەمە خانە نیشتێکیە خانە نیشتنی خۆ دەزانی مانگی هەیە و مانگی نییە ڕۆژێ هەیە ڕۆژێ نییە ئەوە قەرزەکەی بەسەری دوایی تۆ بە قەرزەکە بەخوا هەرچیمان بوو لەمان سرفمان کرد خانی خۆمانەترە ئەمە مەعاسکەرە و ئەنجا هەموو چین کۆدارون خۆڵ و خاک ئارەوەڵا مەعاسکەرە خۆ مەخاونی تۆ ئەیرە نیت حکومەتە ئەنجا ئێمە ئاوە کڕین پارەی ئاو کارەبە مۆلیدە ئەدین و بزانێ لەسەرم خۆڵە دانیشتوی وەڵای مارمان لێرا کوشتە مامۆستا ئەنجارە مشک و جرجەوەی بێ بۆ ماڵمان شو لێرە ناخەوێ ڕوا دەڵێ ئێمە چیە هاماژە هاژە لەمە ئەم ڕاوڕاوێ نوشتە ئێمە خۆمان ناچارین ڕاهاتوین لەگەڵێ بۆ خۆیە هەڵم خۆزگە ئێوارەیە تێر بخەوتمایە تا بەیانێکی بەس ئەم پیاوە ئەو نە هیلاکین بەدەستیەوە هەتا بەیانی ئەم باغنکا من جوا بەدەمە ئەم باغنکا من جوا بەدەمەوە بەخوای پێی بۆ ئەو سەنتەرە ئەسە لەسەرمانە نووسیە ئەڵێ قەرزکردن مێ نافەوتیە جارێ تێ بێ بە ملیۆن چاوەڕێ ئێم خان تۆزە خانیشتێکی هەیە ئەوە گەر بێ ئیدێن بەقی ئەوە نێژێتر بۆ مدیرەکە هەڵم تخوا چاوەڕێمان کە ئەم ڕەمەزانە 5 ڕەمەزانە وایە لە بەربانگەوای لێ هەو لە مزگەوت جەڵدەلیە چوو بۆ نوێش سەپۆ ساغوە هاتەوە خاچیشی نەکرد تو با بڕین بە خەستەخانەچین بۆ بەخشین دختەکەی بەخشین پتیبی بن بۆ هین بۆ شار برد مامۆ شار دختەرێکی ئارەی بلێ بوویەوە خۆ تۆ جەڵدەی مێشتگلیاوی حتا ماویتر نانابینی بەسە زەوی نابڕۆیت وتم بۆ مامۆستا دختەرگیان بۆ تێوە جەڵدەی مێشتگلیاوە بە ڕۆژوو بە نیشکانەوە خوێنەکەی خەز بۆ تۆ ببێ باشە دایجە تۆ باسیەوە بۆ کە دوێنێ کە هاتین ئێمە چەند پرسیارێکمان کرد بۆ بە دوادا چونکە هاتین نەوەتوانی بوەستی تۆ خۆشم بۆ نەی چیەوە بۆی ئەم پیاوە ئەمە نەها دی و دی و کرد مامۆستا ئەم پشتم درزی بردووە درزەکە چییە ئەڵێ ئەو یەسخارانەی پشت بۆ بە خۆڵ ئەمەلاتیشەکەی بەرهۆی پێوە بەرنابێت دوێنێ دوو دختەرم کردو پێ لە دوو دختەرم کردو بێەوەتە ئەوتی ئەمە نەخۆشە دکتۆرەکەم دوێنێ دختەر ئیزنیدا شێمحێدین تۆڵێ چیوەزە چییە تو وەڵا بلا واز باغێن باوک وەڵا بە چاڵێ قابلی خۆم واز ماچەکە لە کوێ بەو من کابراایك ئێمسا 5 ساڵاوە کەوتوم بەس خەلەرێ خوالامێک هەڵ گەڵم گەڵێ ئەو بنێەوە ئەو کوڕە فەقیرە بەخواڵ هێناوەلای خۆندام داوت بی کەلەرێ خوا بێ بەڵام فریا بکەوە ئەو کوڕە فەقیرەی بێتاقەت وە پتیێ دەوا بەکە دەوامێتەوە بۆ لە مادەی زەحەت کات خەریکی منە من چی بکەم باکو من چی بکەم سێ مناڵی هەیە خۆیەتی ژنێکە و خوا بە تۆ قەسەم لە ماڵەکەی ناوازم 10,000 بێم بەچی باکو بێم بەچی ها گۆریبانی پێی خۆی خۆم قاچی نەشۆ بیکەم پێی خۆ اختیداری نییە بۆ نمونە ناتوان بجوولێ بە ناتوان ئێستا قسەکەم دوو دەقەرێت دەمەوە بێت کاکەیتی چاڵی قابێ خوا و خەڵکێن سێ دکتۆری هەیە ئەمە دختەر زانە دختەر ڕزگار دختەر ژینۆ حەسە کاسێبی خەمسە و ئارەبانە بچە ئارانم چە دەرەوە یەکێ ببینێت شێت وە لە ژوورەوە ئەم بووکەم لەگەڵ ئەم بکەشم فەقیرە هەڵین لەگەڵ نایبینێ دەرەوە بە نەهبرێ چەند دار دەستمان کۆتە بوراوەت چەند دەستمان کۆتە شوێنی شکاوە ئێزا ئەمی ئاواتی بۆ ئارەبانێکم ببێ خۆم پێ بچم دەرەوە پێی بێمە ژوورەوە یەکێ ببینم خورە هەوایە لێمدا دڵم تەقی ئەمە ڕەمەزان پێ ڕەمەزانان مەگەر بە باوەش هاتوونەدا ناومتە گوردەکە ئەوە ئەمە چانەکەم وا لە زووە کەوتوم ئەهاتوم بە سادر هاتووە دۆیت بە باوش حەزت کردووە بێتە بەرخۆرەکە ئالم توانیوە حەڵ من بەرخۆرەکە بۆ نمونەسەی ئەم دادەگەم دام خەڵکیەکە خەڵکووە ڕوا دڵ پێ خۆش بووە لە خوا بەجیابێ و خوا ماتەناوەکان ئەوەی کەوەی کردی ئەوەی هاوکاری کردو بە خێری بنووسیەوە ئەوەتەوادام ئەدا قەمەلەیەکی با بەکڕی و لۆک پیاپێتیەوەکەم حەج کەسێک یارمەتیماندا خێرا پێگە بەخوای ئەوەکەمان دەکەی پەر ئەوەکەمان دێت و باشە بۆ خوایەکە دوێ گۆی دادا پێمای دێت بۆی دەخڵی بەخشین ماڵیان ئاوە بێ و خوا تووشی خێرانکە یاڕەبی
ئەوەی کە لەگەڵمە ئەوەی بە هەفتی هاتووە ڕەبی خوا بێەوەی کایخوا میاڕەوی دەستگای بەخشین خێرا بنووسێ و ماڵیان ناوە بێ و دەستیان خۆش بێت نمونیان زۆر بێت یارمەتی فەقیر دەدەن یارمەتی سواری وەکو ئەم پیاوە ئێمە دەن لەو ڕۆژاڵەتی نەجاتیان داوە ئەچۆتە دەرەوە سەر لە خەڵی خۆیان ساری بگڕاوە چۆنمانە بە باوشەوەمان دەرە بمانە ژۆر ڕۆحمان دەرچوو بەخوا ئالوادام عەرزە بورایەوە خەڵکم بانک هەڵیستانەوە چەند جار بوراوەتەوە بەدەستمانەوە ئەل خۆشم لەوە ئاوم لێ هاتووە لە مانگی ڕەمەزانەکەم ساری شحنەتان بۆ هێناوە وە بزانە سارێکتان بۆ هێناوە چۆ ئەم پیاوە بۆ ئەم سیارێ حساب کە ساری لێ خوڕێ بخۆی لەوە کەوتەکە بن بە باوەژی بێنم لا بێمە عەرزا بێنمە دەرەوە بێ مەژوورە و یاخوا خێرتان بنووسێ و خوا ڕزقتان بدا و هەمانگی ڕەمەزانش بەخێر بێت یاخوا خێری بەخشینی